بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکیپەیە. تەوەری ئەمڕۆمان باسکردنە لە ساڵیادی ڕاگەیاندنی کۆمەڵی دادگەری لە ساڵی 2001 کە درێژکراوەی ئەو ڕابوونە ئیسلامیە بوو کە لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکاندا لە هەرێمی کوردستان دەستی پێکرد. دەچمە لای ئەندامان و لایەنگران و بەرپرسانی باڵای کۆمەڵی دادگەری لەگەڵیاندا گفتوگۆ دەکەم لەسەر پرس و بابەتێکی گرنگ کە ئەویش دروشمی ساڵیادەکە و دیدارەکەش شانازی و هیوایە، شانازی بە ڕابردوو و هیوا بۆ ئایندە. دەمەوێت باس لەوە بکەین کە تا چەند مێژوو و ڕابردووی کۆمەڵی دادگەریی شانازیە و چی هیوایەکیان بە ئایندە هەیە کە لە ڕێگەی کۆمەڵی دادگەریەوە گەورەترین چاکسازی لە هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێت. لەگەڵماندا مامۆستاگیان جەناب دەبینن ئێستا سەیری وێنەکان دەکەی بەشێکی ئەو خەباتە مەدەنیە کە کۆمەڵی دادگەری لە ماوەی ڕابردوودا لە ڕێگەی خزمەتی کردەوە، بەشێکی دیکەش ئەو ڕابوونە ئیسلامیەیە کە کۆمەڵی دادگەری وە پێشتریش زۆرەوە ئیسلامی وە ئەو وزارەتە ئیسلامیە خوێنی خۆیان بۆ سەرخستنی ئەم پەیامە و ئەم سەحوەیە ڕشتووە. پێم خۆشە باسێک لە شعوری خۆتان، هەستی خۆتان بۆ ئەم وێنانە و ئەمە چیمان پێڵێ کە 25 ساڵ دوای ڕاگەیاندنی کۆمەڵی دادگەری. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، لە ڕاستیە کە تەماشای هەندێک لە تابلۆ وێنەکانەکەم ژمارەیەک لە براو سەرکردەکانم کە پێکەوە بووین لەم کاروانەیە ئێستا هەندێکیان بە شەهیدی پلەی شهادەتیان وەرگرتووە ڕێون، هەندێکیشیان وفاتیان کردو، هەندێکیشیان زیندوون. 25 ساڵ سەروەری، 25 ساڵ خزمەتکردن بە دینی خوا بە خەڵکی موسڵمانی کوردستان سەرڕاستانە مامەڵەیەکمان کردووە. فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر. قورآن فەرمووی کۆمەڵێکیان ڕۆشتن لەو ڕێگای و کۆمەڵێکیشیان ماوین. ئێمە ماوین خوای گەورە عاقبەت خێرمان بکە بتوانین ئەم کاروانە بگەینینە مەنزڵی خۆی. خوا لێمان قبوڵ کە بەخوای گەورە ئەو سەرکردە و پێشمەرگانەشمان کە لێرە ژمارەیەک لە وێنەکانیان نەبینین کە شەهید بوون و گیانی خۆیان بەخشی، خوای گەورە دەرەجەی فردەوس بوانی شادکە ئینشاءالله. خوای گەورە عاقبەتی مولایەکمان خێرکە و بتوانین ئەم کاروانە بە گەرم و گوڕی ئیدارە پێ بدەین ئینشاءالله. ئینشاءالله. کۆتا پرسیارم 25 ساڵ شانازی و هیوا ئەمە دروشمەکەیە و جەنابیشان ئێستا دروشمەکەتان هەر هەڵگرتووە. پێم خۆشە باس لەوە بکەین ئەو خەباتە هیوامان پێدا بۆ ئایندە ئینشاءالله بە ئامانجەستەرێکەکان. ئێمە لە هەلومەرجێکی زۆر هەستیاری کوردستاندا کۆمەڵی دادگەریمان ئەو کات کۆمەڵی ئیسلامیمان ڕاگەیاند بەدڵێکی پڕ لە ئومێدەوە و بە نەفەسێکی نوێەوە و بە فۆرمێکی نوێەوە بە کاری ئیسلامی و کاری سیاسی ئیسلامیمان ڕامان گەیاند. پشت بەخوا تازەگەری هەتیاکەینەوە، ئەو هیمەتە ئینشاءالله زیندووترەکەینەوە بە ئیزنی خوای گەورە. ماوە تۆفیقی خوا و ئەبێ کادر و ئەندامانی کۆمەڵی دادگەریش مەردانەوەکو چۆن کاتی خۆی قۆڵیان لێ هەڵماڵی دوای یۆبیلی زیوینیش بە هەمان شێوە کۆمەڵەکان تازە بکەنەوە بۆ خزمەتکردنی دوو نژینی ئەم خەڵکە. بێگومان کۆتا کۆنگرەی کۆمەڵی دادگەری کوردستان ڕاستپاردەی کۆنگرە و بۆچوونی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری و کادرانی وەسەط هەموو ئەندامانی کۆنگرە ئەو بوو کە کۆمەڵ پێویستی بە خۆداچوونەوە و ئاشکردنەوەی دۆستانیەتی وا دەزانم ئەم دیدارە دەستپێکی ئەو بە خۆداچوونەوەیە. بێگومان هەر گروپ و هێزێکی سیاسی پێویستی بە خۆداچوونەوەیە، پێویستی بە هەڵسانەوەیە، پێویستی بە نوێبوونەوەیە. کۆمەڵی دادگەری کوردستان ئەو توانە مرۆیە زۆرەی هەیە، ئەگەر ئێمە توانای مادیشمان نەبێ ئەو توانە مرۆیی زۆرەمان هەیە کە بتوانین هەڵسینەوە لەگەڵ ڕۆژگار دەست و پەنجەی خۆمان نەرم بکەین. کادری باشمان هەیە، سەرکردایەتێکی حەکیم و سەرڕاستمان هەیە. بێگومان ئێمە ئەمڕۆ مناقەشە و گەنگەشەی ئەوە دەکەین کە کۆمەڵ دەبێ باشتر بێ و ئێمە لە ئێسای کۆمەڵی دادگەری کوردستان رازینین کە یعنی خۆشمان لەناو دامەزراوە و لەناو ئۆرگانەکانی ئەو حزبەداین، بەڵام محاکە زیاتر لەوەی کە ئەم بەرهەمەی ئێستا هەمانە. بێگومان ئەو بەرهەمەی ئێستا هەیە بەرهەمی شەونخۆنی و خەبات و مێژوویەکی پڕ لە سەروەری و پڕ لە عارەقە و خوێنە. پێویستە بە هەمومانەوە بیپارێزین، پێویستە بە هەمومانەوە برەوی پێ بدەین، پێویستە گەشەی زیاتری پێ بدەین. لە ڕاستیدا ئەوەی کە ئێستا هەیە حەجمی کۆمەڵی دادگەری کوردستان لە ساحەکەدا ئێمە پشتمان بە مێژوو بەستووە. حەجمەکەمان حەجمی سندوقەکانی دەنگدان نییە بەڕاستی. خۆمان دەزانین گزیکاری کراوە. ئەوەی کە ئێستا پێی وابێ کۆمەڵی دادگەری کوردستان بچووک بۆتەوە نەخێر
ئەوە حەجمی ڕاستەقینەی کۆمەڵ نییە بەڵام بەڕاستی کۆمەڵ جگە لە گزیکاری لە سندوقەکانی هەڵبژاردندا پێویستی بە هەڵسانەوەی پێویستی بە خۆداچوونەوەیە جگەلەوەی تەزویرمان لێکراوە ئێمە بۆ خۆشمان کەم و کوڕیمان هەیە ئەمڕۆ دەبێت دەست بخەینە سەر ئەو کەم و کوڕیانە ئەو برینانە کە پێویستە لە ئاستی مێژوو خەبات و قوربانی و حەجمی ڕاستەقینەی کۆمەڵی دادگەری کوردستاندا بێت. تا چەند گرنگە ئەم جۆرە چالاکیانە و ئەم جۆرە دیدارانە و بەڕاستی ئێمە لە ڕابردوشدا ئەلحەمدولیلا خاوەنی شانازیەکین ئەبێ بە هیواوە بین بۆ ئایندە. سەرەتا بەناوی خودای بەخشەندەی بەرێوان بە خێراتنی ئەوەی بەڕێز دەکەم بخێن بەڕاستی ئەم کۆڕانە ئەم یادانە یعنی زۆر پێویستە لە بۆ کۆمەڵی دادگەریا بکرێ هەم بە خۆداچوونەوەیەکە و هەم ئەم یادەش دووبارە زیندوی دەکرێتەوە یادی 25 ساڵی دامەزراندی کۆمەڵی دادگەری بەڕاستی زۆرە ئێمە ئینشاڵڵا بە شانازی ئەو یادە دەکەینەوە و پیرۆزباش لە تەواوی دۆست و لایەنگەران و دامان دەکەین هیوادارم ئینشاڵڵا کۆمەڵی دادگەری زوو ئەم یادانە بکاتەوە بۆ ئەوەی هەم نوێ بوونەوەی هەم بە خۆداچوونەوەیە و هەم ینی جۆش و خرۆشێش بۆ ئەندامان ئینشاڵڵا دەستە بەردەکرێت. ساڵی 2021 کۆمەڵی دادگەری ڕاگەیەنرا ئەینا لە پێشووتردا هەر درێژە پێدەری بزودنەوەی ئیسلامی و ئەو ڕابوونە ئیسلامی بوو کە لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکاندا دروست بووە واتە کۆمەڵی دادگەری تەنها ئەم 25 ساڵە نیە لەوچی ئەم 25 ساڵە زۆرترین خزمەتی پەروەردەیی و سیاسی کردبێت لە ڕۆمەدەنیەکەیەوە بەڵام پێشتر زیاتر بە خەباتی چەکداری و ئەوە لە گۆڕەپانەکەدا بووە ئەمە وامان لێ ناکات کە بە هیواوە بین لە ئایندەدا ئینشاڵڵا ئەو ئامانجە و ئەم خوێنەی کە بۆمان ڕشتووە و شەیدەکان ئێستا وێنەکانیان لە بەرچاومانە ئینشاڵڵا بە هیواوە ئامانجەکان بینەتی حتما ئینشاڵڵا ئەمە زۆر گەشت بینین بە کۆمەڵی دادگەری ئینشاڵڵا داهاتوێکی زۆر گەشت چاوەڕێی کۆمەڵی دادگەری دەکات کۆمەڵی دادگەری 25 ساڵ خەبات و خەباتی بێوچان ئێمە زۆر شانازێ بەم یادە دەکەین و ئینشاڵڵا ئێمە پەرەش بەم یادە دەدەین و هیوادارم ئینشاڵڵا کۆمەڵی دادگەری لە لووتکەدا بین ئینشاڵڵا. پێما خۆشە ڕەوەندە تا چەند گرنگەم جۆرە دیدار و چالاکیانە بۆ ئەوەی کۆمەڵی دادگەری بمێنە قۆناغێکی نوێترە. وڵای ئێمە زۆر خۆشحاڵ دەبین هەڵبەتە شانازی دەکەین بە کۆمەڵی دادگەریەوە هەر لە سەرەتاوە تا ئێستا ئێمە وەکو ئەندامێک وەکو دڵسۆزێک بۆ کۆمەڵ لەگەڵدا بووین و هەر لەگەڵیدا دەبین ئینشاڵڵا ئەوەندەی کە تەمەن باقی بێ ئینشاءڵڵا تاالە سەرکەوتوو بن و خۆشحاڵیشم کە بەژاری دەکەم لەو ئاهەنگەیدا ئینشاءڵڵا. کۆمەڵی دادگەری لای جناب زۆر جێگەی شانازیە. وەڵا سەرڕاستی ئارەوەلا شانازی و هیوا کەواتە ئێمە شانازی بەڕابردووەکەین و بە هیوا و ئینشاڵڵا بۆ ئامانجەکانمان لە ئایندا هەوڵ دەدەین کۆمەڵی دادگەری بۆ ئەوەی هەنگاوێکی باشتر ببڕێت ئەم دیدارەی کە بۆ ئەندامان و لایەنگرانی خۆیەتی ساس کردووە تا چەند گرنگەم جۆرە چالاکیانە کە حزب گوێ لە ڕەخنەی لایەنگران و دڵسۆزان و ئەندامانی خۆی بگرێت. بەڵێ بسم الله الرحمن الرحیم دیارە کۆمەڵکە ئەم یادا ئەکاتەوە ئامانج و هیوا و داهاتووی بەرچاو گرتووە زەڕورە ئەم دیدار و چاپێکەوتنانە بۆی زیاتر چاو بە ڕابردوویە بخشێنێتەوە بۆ داهاتوش بەرنامێکی تۆکمە و تێسەل دانێ و گوێ لە ڕەخنە و پێشنیار و تێبینی هەم دۆست و ئەندامان و لایەنگران و هەم گەلەکەشمان بگرێت لەبەرەوە زەڕورە ئەم دیدار و چاوپێکەوتن و یادانە زەڕورە بکرێتەوە. کۆمەڵی دادگەری ئەو مێژووی کە هەیەی لە ماوەی ڕابردوودا الحەمدوللا هەم بە خوێنی پێشمەرگەکانی و هەم بە خەباتە مەدەنیەکەی گەیشتۆ بەم ڕۆژە تا چەند گرنگە کە ئێمە بەڕاستیەوە بە شانازیەوە لە مێژووی کۆمەڵی دادگەری بڕوانین و جەناب و چ شتێکی کۆمەڵی دادگەری لای جەناب زیاتر لە هەموو بابەتەکانی تر لە جێ شانازیەوە شانازی پێوەکەین. بەڵێ دیارەجێ خۆیەتی ئێمە ئەو پەڕی شانازی پێوە بکەین لەبەرەوەی کۆمەڵ ڕاوردی و مێژوویەکی پاک و بێگەری هەیە لەبەرەوە جێ خۆیەتی شانازی پێوە بکەین و دەستپاکی ئەمینی جێ شانازیە کە ئێمە شانازی پێوە بکەین. ئەمڕۆ بۆچی هاتوویوە تا چەند گرنگە ئەم جۆرە چالاکیانە بۆ ئەوەی کە کۆمەڵی دادگەری زیاتر بناسی؟ ئێمەنەوەی داهاتووی کۆمەڵی دادگەرین زۆرم پێخۆشەکە هەندێک لەنەوەکانە بینم لێرن بەڕاستی ئەمە هەنگانە جێگەی شانازیە کە بەرەو پێش چوین
کە کۆمەڵی دادگەری بەرەو پێشوە هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان ببینین لەسەر بەرسیمپلە لە حکومەتی هەرێمی کوردستان. دیدار و چالاکیانە گرنگن کە کۆمەڵی دادگەری باتە قۆناغێکیاندا کە دروشمەکە شانازی و هیوایە تا چەند شانازی بەو مێژووی کە کۆمەڵی دادگەری تێدا ڕاگەیراوە لە ڕابردووشدا پێش ئەوەی کە ڕابگەیرێکە درێژە پێدەری ئەو خەباتە وەڕابوونە ئیسلامی بووە کە لە ساحەکە و لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستاندا هەبوو بە تایبەتی لە کۆتایی هەفتاکانە. وڵا شانازی بەو ڕابردوو ئەەکەین ئێمە هەمومان تاوەکنێ خوێنمان تیابێ هەر بەردەوامی. تا چەند گرنگە ئەم جۆرە چالاکیانە ئەم جۆرە دیدارانە کە ئەڕەخنە و پێشنیارێک حەزبەکە باتە قۆناغێکی ئایندە وە کۆمەڵێک گۆڕانکاری و چاکتازی بکرێت کە هەموو حیزبە پێویستی بەو نوێبوونەوە هەیە. بێگومان هەموو حیزبێ پێویستی بە نوێبوونەوە هەیە و گرنگیشە ئەمە بۆ هەر بۆ جەماوەری خۆمان دووبارە حەماسەتمان زیاکە بەم چالاکیانە ئینشاءڵڵا پێشترە چێ ئینشاءڵڵا ئەم جۆرە ئەپدێتانە پێویستە ینی پێویستارە وەڵا هەمومان حەماسەتمان زیاتر نوێ بێتەوە تازە بۆ ئەم چالاکیانە. کۆمەڵی دادگەری خاوەنی ئەم شانازیانەیە و بەم ڕەنج و بەم خوێن و بەم ڕووداوانە ئێستا هاتۆتە بەرهەم. تابان بەڵێ ئەرۆڵا خاوەنیەمانەیە ئەمە سوپاس بۆ خوای گەورە لەم خەباتە پەشیمان نین لێی لەوەی کە پەشیمانی لەم 30 ساڵە لەنا ئەم سەحوەی ئیسلامیا کارمان کردووە ئەم 40 ساڵە کارمان کردووە لە هیچ شتێکی پەشیمان نین چکە هەمووی خێر و چاکە و پیاوەتی و هاوکاری و ڕێنمایی و ئیتر ئەم شتانە بووە هاوکاری خەڵکمان کردووە پارەی بۆ هێناوین دابەشمان کردووە بەسەر خەڵکیایە بۆ خۆمان هەڵمان نەگرتووە خەمی خۆمان نەبووە خەمی خەڵکمان بووە خەمی نەتەوەمان بووە خەمی میلەتمان بووە لەبەرەوە بەڕاستی ئەمە شانازیەکەین بەم خەباتەوە کە بوومانەوە هەمانە سوپاسی خوای گەورەکەین خەڵکە ڕێزمان لێگرێ بە بۆنێ ئەم دینەوە بۆنێ ئەم سەحوەی ئیسلامیەوەی لەوانەیە نا ئەو ڕێز و احترامەمان نەبێ ئێمە هەمووین بگەڕێنەوە بەلای خوا و دووەم جار بەلای ئەم سەحوەی ئیسلامیە سوپاسی خوای گەورەکەین هەموو جارێ وتومە چەند کاتان لێگرم لە زۆر شت پەشیمانم بەڵام لەوە پەشیمانیم کە ناو ئەم سەحوەی ئیسلامیە و ناو کۆمەڵی ئیسلامیە کارەکەم و بەردەوام ئینشەڵڵا خوای گەورە ئەم بەردەوام پێبەخشێت وەکو خۆم بەردەوام بووم محاولەم کردووە نەوەکانی شمەر بەردەوام بن و لەم پێناوار خەریک بن ئینشەڵڵا پشت بە خوای گەورە خوای گەورە تەمەنتان درێژکە و خوای گەورە بۆم کاروانە بتانیڵە ئینشەڵڵا. بەتەکید هەموو مناسبەتێک دەور و تەسیری خۆی هەیە ئەو مناسبەتەش کە بە مناسبەتی چارەگە سەدەیەک تێپەڕبوون بەسەر خەباتی و ئێلانکردنی کۆمەڵی دادگەری بۆ خۆی معنا و مەفهومێکی تایبەتی و باشی هەیە ئەوە دەگەێنێت کە ئەو ڕەوتە چۆتە ناو ڕەگ و ڕیشاڵی ئەو وڵاتە و بەناو هەموو چین و توێژەکاندا وڵاو بۆتەوە بەتەکید هەموو بڕەوتێک یا هەموو حیزبێک هەم تێبینی لەسەر دەبێت و هەمیش دەستخۆشی و سوپاس گوزاریشی بۆ دەبێت کۆمەڵیش لە ئێستادا هەم پێویستە بە خۆیدا بچێتەوە بزانێت تێبینی لەکوێ هەیە لەکوێ خەڵک گلەی لێ هەیە ئەوانە چاکە و لەکوێش چاکەکانی و دزەی دەستخۆشیە فراوانتر و بەهێزتری بکە ئەم دیدارش پێم وایە دەوری باش دەوێت بۆ ئەو بابەتەیە. سەرەتا دەستخۆشیتان لێکم لە کەناڵی ئاسمانی پێیام دەستخۆشیمیش بۆ کۆمەڵی دادگەری هەیە هەر لە سەرەتاوە کە دامەزراوە بە بەهێزیەک و پتە و دامەزراوە دەستخۆشیتان لێکم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم یاخوا هەر بمێنم بۆ گەلی کوردستان. سوپاس بۆم دەرفەتە پیرۆزبایی خۆم ئاڕاستی هەموو ئیسلام خوازی کوردستانەکەم طبعا ئەرکی سەرەکی هەموو دەستگە و ڕێکخراوێکی ئیسلامی هەموو لایەنێکی ئیسلامی پەروەردەکردنی خەڵکی ساڵح و چاکە بەڵام جیاوازی کۆمەڵی دادگەری لەوایە خەڵکی موسڵح و چاکەکار پەروەردەکات واتە جگە لەوەی کەسانێکی چاک پێشکەشی کۆمەڵگە و نیشتیمانەکە کەسانێکی چاکەکار پەروەردە ئەکا کە خزمەتی نیشتیمانەکەیان بکەن. بەڕاستی من زۆر بە گرنگی دەزانم سەرنج و پێشنیاری ئەندامان دڵسۆزان و ئەزیزان و خۆشەویستان هەموو حیزب و هەموو لایەنێک پێویستی بۆیە کە سەرنجی کەسەکان وەرگێ ڕاوێژ بکەوە ئاەتی خۆی پەروەردگاریشە بێ ئێمە ڕاوێژ بکەین بە کەسانی دڵسۆز بە کەسانی کە لەگەڵمانە کارەکەن کە لەگەڵمانە ماندوو دڵسۆزن پێویستە ئەم دیدارانە زۆر بە گرنگی دەزانم هیوادارم ئینشەڵڵا کۆمەڵی دادگەری زیاتر گرنگی بەم دیدارانە بدا بەم کۆبوونەوە فراوانە بدا بۆ ڕاو سەرنجی ئەندامان وەرگری بۆ پێشخستنی کاروبارەکانی کۆمەڵی دادگەری بۆ پێشخستنی کاروباری حیزبەکەی هەر حیزبێک بەڕاستی هەر کەسێک هەر لایەنێک تەنانەت
خێزانی کچک پێویستی بۆیە کە بە خۆداچنەوە بکە کە ڕاو سەرنجی ئەندامەکانی وەربگرێ. گرنگی ئەو یادەدەوەی دایەکە بە تایبەتی بۆ گەنجەکان ئاشنا دەبن بەڕابردووی کۆمەڵی دادگەری کە لە کوێوە هاتووە و بەرە کوێ دەڕوە. ئێمە لەوانەیە لە تەمەنی ئێمە تۆزێک شارەزایمان هەبێ تۆزە کۆین بەس گەنجەکان بۆوان زۆر گرینگە دەستخۆشیمان هەیە ئینشاڵڵا بێتە مای خێر و ئایندێشی گەشت بۆ کۆمەڵی دادگەری ئینشاڵڵا. تا چەند ئەو شانازی کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا هەیە بۆ دەبێتە هێزێک بۆەوەی لە ئایندەدا گۆڕانکاری زیاتر وە ببێتە جێی هیوای زیاتری خەڵکی کوردستان و متمانە بەدەست بێت. خۆی کۆمەڵی دادگەری ئەو هێزەیە کە بەڕاستی یعنی هەر شتێکی ود بێت ینی عملی پێکردووە قسەی دوولانی نەبووە. پێم وایە ئەوەش کاریگەری زۆری دەی بۆ داهاتوو زۆر کەسێ لەوانێ مێژووی کۆمەڵی دادگەری نەزانێت چۆن بووە. بەتاکید ئەو یادا ئینشاڵڵا بێتە شتێکی جوان و باش بۆ داهاتوو کۆمەڵی دادگەری. لە 25 ساڵی ڕابردووە کۆمەڵ کاری زۆر گەورەی لە بواری جیاوازە ئەنجام داوە. ئەم کارە گەورانە لە بوارە جیاوازەکان ناکرێت بکرێتە پاشخانێکی گەورە ئەرشیفێکی دەوڵەمەند. ئەم ئەرشیفە گەورە و پاشخانە گەورەیە بەکاربهێنرێ بۆ داهاتوو. کۆمەڵ ڕەگەزەکانی بەهێزبوونی تایە، ڕەگەزەکانی گەشەکردنی تایە، ڕەگەزەکانی مانەوەی تایە. ئەو مەرجانی بۆ حیزبێکی سیاسی بۆ پارتێکی سیاسی ئیسلامی کە پێویستن بۆی خۆی بگرێەوە گەشە بکە لە کۆمەڵا هەیە. ئەوەی کە کۆمەڵ پێویستی بە ئیرادەیەکی گۆڕانکاری بەهێزە، پێویستی بەوەیە ئەو شتانی کە خاوەنددارێتیەکە ئەو سەرچاوە مرۆییە گەورە و سین تەماشای و خەڵکەکەیانی بەبێەوەی دینارێکی پێ بدرێ ئەسڵەن پاری سەرف کردووە هاتووە. ئەم خاوەنی ئەم سەرچاوە گەورە مرۆییەیە، خاوەنی سەرچاوەیەکی گەورەی عەقیدەیی و معنەویەکە لە بیرروباوەڕی ئیسلام و خواپەرستی ئیسلامیەکانەوە سەرچاواگرێ، خاوەنی پرەنسیپ و پەیڕەوەیەکی تۆکمە و بەقووەتە، خاوەنی ئەرشیف و ڕابردوویەکی بەقووەتە. ئەم سەرچاوانە بەکاربهێنێ بەڵێکرێ ئەم 25 ساڵی ڕابردووە چۆن تێپەڕیوە 25 ساڵی داهاتوو زۆر بەهێزتر، کاراتر، گەشاوەتر بەرەو پێشەوە بچێ و ئومێدیشمان هەروایە. مامۆستا لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی دادگەری با بڵێن درێژکراوەی ئەو ڕابوونە ئیسلامی بۆ گەلە کۆتای هەفتەکان و سەدای هەشتاکانەوە لە هەرێمی کوردستاندا دروست بووە. ئەم درێژە پێدانی ئەو ڕابوونە ئەو خزمەتە بە دڵنیاییەوە سەرەتاکەی بە ڕشتن و خوێنی کۆمەڵێک و لە پۆلێک لە شەیدی پێشمەرگە کە یەکێک لە پێشمەرگەکان شەیدی زیندووە و وەکۆڵێ لە ڕووداوێکی چۆن بڵێ شەیدبوونی سەردەسەر کە ڕەمیکردن بووە و ئەلحەمدوللا پێوە نەبووە یعنی ڕزگاری بووە کەواتەیە بە کۆمەڵی دادگەری خاوەنی شەیدی زیندووشین کە ناوی لە تابلۆکاندا هەیە. قسەکەم ئەوەیە ئێمە ڕابردووەکەمان پرشنگدارە، بەڵام بۆ ئایندە لەوە چێ پێویستمان بە پلان و خەباتێکی دیکە بێ وەکوڵێ فریامان نەکەوێ ئەو مێژوو ئەو پرشنگدارە بۆ خۆلاغی خۆی جێ شانازیە، بەڵام پێ ناچێ ئەم جیلە تازەیە بەو ڕابردووە ئیکتیفا بکەن قەناعەت بکەن پێویستەکە بە خزمەت و بە چالاکیە مەدەنیەکان بتوانین سەرنجی ئەوان بۆ لای خۆمان و بۆ لای وزارەتی ئیسلامیەکە ڕابکێشی. خۆ لە ڕاستیە ڕژانی خوێن و دانی چەندین شەهید بەرپرسیارەتێکی گەورەترەکە، بەرپرسیارەتی سەرشانی قیاداتی ئیسلامی سەرکردایەتی ئەم قۆناغی کۆمەڵ و حیزبە ئیسلامیەکانی دیکە قورستر و زەحمەتترەکە. وەکوتم لە 25 ساڵی ڕابردووە کۆمەڵیشی زۆر گەورەی کردووە. بەڕاستی کوردستانیان ئەوەی کە ویژدانی هەبێ زانێ کۆمەڵ و ڕەوتە ئیسلامیەکانی دیکە کاریگەری زۆر گەورەیان هەبووە و توانین بڵێن ڕنگدانەوە و کاریگەریان بەسەر کۆمەڵگەوە دیارە بەڕاستی. بەس ئەوەیە ئەم بەرپرسیارەتیە گەورەیە، ئەم ڕنگدانەوە و کاردانەوە و کاریگەری گەورەیە بۆ داهاتوو چۆن مامەڵی لەگەڵاکرێ. بێگومانم ئەگەر ئیرادێکی سیاسی بەهێز هەبێ، قیادەکردن و سەرکردایەتیکردنێکی دروست هەبێ، کۆمەڵ خاوەنی سەرچاوی پێویستی ئەو تۆیە کە توانای یاستانەوە، توانای بەرەو پێشچوون، توانای گۆڕانکاری گەورە هەبێ بۆ کۆمەڵگە کە بە نەتیجەمەش خزمەت بە کۆمەڵگەی کوردستانەکە. بەرچەمی یەکتەپەرستی دەکەین بە کاڵە نیشتیمان جێگەی ئومێدی ئەم گەلەین ماندوو لە ناسی لە مەیدان بەرچەمی یەکتەپەرستی دەکەین بە کاڵە نیشتیمان جێگەی ئومێدی ئەم گەلەین ماندوو لە ناسی لە مەیدان بۆ پێشکەوتن و سەرکەوتن شۆرجێکمان لەسەر ڕێیا بۆ تەبای و پێکەوە ژیان بەیامی عەشقیمان تێیە طبعا کۆمەڵی دادگەری وەکو ڕابردووی خۆی حیزبێکە دەتوانین بڵین حیزبێکی کۆمەڵایەتی زۆر گرنگایە، پێکهاتەی کۆمەڵاتی تێدا بەهێزە. ئێمەش ئەندامانی ئەو حیزبە پێویستمان بەوەیە کە لەگەڵ یەکتری ئاگادار بین، لە ژیان یەکتری ئاگادار بین، لایانی بەهێزی کۆمەڵاتی بەهێزترکەین، تۆخترکەین، چونکە
لە بیرمان نەچێ کار لەسەرەوەش دەکرێت کە لایانی کۆمەڵایەتی لە کۆمەلگای ئێمەدا وەک دەڵێ کاڵ بکرێتەوە. کۆمەڵی دادگەری یەکێک لە با بڵێن بەهێزەکانی ئەوەیە حیزبێکی بەهێزی کۆمەڵایەتیە، ینی بەهێزی لە نێوان ئەندامانیان پەیوەندیەکان لە نێوان تاکەکانیدا پەیوەندی کۆمەڵاتی زۆر گەرم و گوڕە. مەسەڵەن من برایەک لە کەلارەوە دەناسم محیبەت و خۆشەویستێکی زۆرم بۆی هەیە، بەڵام ئەگەر دەرفەتێکی ئاوا دەڕەقسێ یەکتری دەبینینەوە. برایە خەڵکی پێنجوێنە ڕەنگە 4 ساڵ جارێک لە مەسەڵەن لە کۆنگرەدا یەکتری ببینین، یان ئەگەر سەردانی ئۆرگانیمان هەبێت لە ناوان یەکتریدا کۆبوونەوەک بێ. بۆیە من ینی ئەو جۆرە دیدارانە بە بەهێزکردنی بنەماکان و بەهێزکردنی گیانی محیبەت و خۆشەویستی نێوان ئەندامان و ئەوانە دەبینم. دەستان خۆش بێت. طبعاً دیارە کۆمەڵی دادگەری کوردستان هەمیشە قاعدە و قەواعیدی تێک هەڵچنراوی یەکتری بووە و هەمیشە قاعدە گوێی گرتووە بۆ خواست و داواکانی بنکە جەماوەریەکەی خۆی و ئەم یادەش یادێکی گرنگە کە 25 ساڵ تێپەڕێ بەسەر یادی دامەزراندنی کۆمەڵە، یادی یۆبیلی زیوینی کۆمەڵە و یادێکی گەورەیە و هەمیشە ئەم یاد و دیدارانە لە ناو کۆمەڵە بە شێوەی بچووک بۆ بە شێوەی گەورە و ئەمجارە بە شێوەیەکی زۆر گەورەی کە جەماوەر و قیادەبێک و کۆبوونەتەوانێ و ئاوێزانی یەکتری بوون و بیر و ڕاکانیان نەگوەڕنەوە و کەشێکی زۆر ئیجابیە بۆ کۆمەڵی دادگەری. دەبینین لایەنگرێکی زۆر دەنگدەرێکی زۆر دۆسۆزێکی زۆری کۆمەڵی دادگەری لە مۆڵە ئامادە بووەوە تەنها جێگەش نابێتە ماشەڵڵا. ئەمە نیشانەیەوە نییە کە کۆمەڵی دادگەری خاوەنی توانایەکی گەورەی مرۆییە. بە تاکید ڕەنگە و توانامرۆیی کە لە ناو کۆمەڵی دادگەریە هەبێ بە شێوەیەکی خۆبەخشی ئەو هەموو لایەنگر و جەماوەرە دڵسۆزەی هەیە. ئەستەمە لە هیچ پارتێکی سیاسی تری کوردستانە بیدینی توانێ، یعنی بەبێ مقابل و بە خۆبەخشی ئەم جەماوەرە بە ڕێزە هاتوون لە دەوری قیادەی خۆیان کۆبوونەتەوە. ئەوە بە چای خۆتانە بینن، کامێراکان چاوی کامێراکانی بینن کە هۆڵەکە یعنی جێ ناوێتەوە کەمەگەوە هۆڵێکی زۆر گەورەیە لە هەموو دەڤەر و لە هەموو ناوچە و لە هەموو بەشەکان و پارێزگاکانی کوردستانەوە جەماوەرە بەشێک لە جەماوەری کۆمەڵی دادگەری بە جۆش و خۆشەوە هاتوون بۆ ئەم یادە جوان و بەرز و پیرۆزان. شانازی و هیوایە ئەوە دەبینین ژمارەیەکی زۆر لە شەیدان تابلۆکانیان نیشان دراوە لە پێش هۆڵی کۆبوونەوەکە، کەواتە کۆمەڵ خاوەنی شانازیەکە و بە هیواشەوە بۆ ئاینداڕوان. یەکەم شانازیە هەرگیز لەگەڵ گەندەڵکارانە نەبووە کۆمەڵ، هەمیشە دژی گەندەڵی بووە. مێژوەکەمان مێژوێکی پڕ شانازیە. هیواشمان هەیە، ئەو هیوایەی کە هەرگیز هیچ مسلمانێک نابێ هیوا بەربدا. بۆیە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان هەمیشە هیوامان هەیە بۆ چاکسازی و ئومێدمان هەیە بۆ گەشەکردنی ناوخۆیی، هەم لە ناوخۆ لە حیزبە هەم چاکردنی تەواوی بارودۆخی کوردستان لە ڕێی ئەو ئەندامە دەستپاک و دەمپاک و داوێن پاکانەوە. مامۆستا بوونی ئەم ژمارە زۆرەی لەلایەنگر و دەنگدەر لەم کۆبوونەوە نیشانەیەوە نییە کە کۆمەڵی دادگەری خاوەنی توانایەکی مرۆیی باشە. ئێمە ئەگەر لە دەنگدانیشە ئەو زوڵمەی کە لە دەنگدانە لە کۆمەڵی دادگەری کرا، ئەو هەمووە هێرشە ناڕەوایی لەلایەن هێزە ئیقلیمی و ناوخۆیەکان و خرایە سەر کۆمەڵی دادگەری، ئەجینا ئەمە جەماوەری حەقیقی کۆمەڵی دادگەریە. ئەوەی کە ئەمڕۆ ئەیبینی هیچ هۆڵەکە و لە دەرەوە جێگا نییە ئەو هەموو خەڵکە هاتوون بەدەم بانگەوازی کۆمەڵەوە، ئەمە نیشانەی زیندوێتی ئەم حیزبە پیشانەدا. یەکێک لە دروشمەکانی ئەم دیدارە شانازیە بەڕابردوو تاچە کۆمەڵی دادگەری بەهۆی پەرێزپاکیەکەی و لە ڕابردوودا هۆکار بووە لە ئێستادا مسوور بێت لەسەر داواکاری و داواڕاوەکانی خەڵکو و ئەو مافەزەوتکراوانەی کە حکوومەتی ماوەبەستە چێرەمی کوردستان و دوو حیزبی باڵدەست قۆرەخیان کردووە لە خەڵک. بسم الله الرحمن الرحیم. دیارە ئەگەر سەروەری نەبێ شانازیش نابێت. بە دڵنیاییەوە کۆمەڵی دادگەری و کۆمەڵی ئیسلامی خەرمانێ سەروەری هەیە کە شانازی پێوە بکات. جوانترین سەروەریش ئەوەیە لە ئانوساتێکا ڕاگەیاندرا کۆمەڵی ئیسلامی
وەزعێکی زۆر ناڕەحەت و زۆر وەزعێکی زۆر پرزە هەبوو لە عێراق و کوردستاندا. بەڵام سوپاس بخوا توانیتی هەم کۆمەڵ ڕابگەێنێ هەم لەگەڵ وەزعەکانە خۆی بگونجێنێت هەم لە خەمی خەڵکا بێت هەم لە خەمی دینی خەڵکا بێت هەم لە خەمی ژینی خەڵکیشدا بێت. هەر بۆیە جوانترین شانازی ئەوەیە کە خەڵکی ئێمە خەڵکمان فێر کردووە دەست پاک و دەم پاک بێت خەڵکمان فێر کردووە دیندار بێت. ئەوە جوانترین شانازی و پەرهێزەکانیش دیارە الحەمدولله. کاریگەری لەسەر دڵ و دەرونی خەڵک دەبێت کە دەزانێت کۆمەڵ بە چ بەرزی و نزمێکدا تێپەڕیوە کۆمەڵ چ کارێکی کردووە کۆمەڵ خاوەنی خەباتێکە ئەمەش وا دەکات کەوا گەنجان و ئافرەتان و لاوان زیاتر بەکار و پرۆژەکانی کۆمەڵ ئاشنا بن. لە هەماکاتشە ئەم ڕەخنەوتی بینی و گلەیانە کە پێشکەش دەگرێت لە دیارەکەدا لایەنگرانەوە هێندی دیکە کۆمەڵ ناباتە قۆناغێکی دیکەوە بەڕاستی ئەکرێ گرفتەکان دیاری بکرێت بۆ چارەسەر بکرێت. دایم بەردەوام هەروە بۆ ڕەخنە کاریگەری ئەرێنی لەسەر جەماوەر دەبێت کاریگەری لەسەر ڕێکخراوەکان دەبێت کاریگەری لەسەر دام و دەستگاکان دەبێت هەتا ڕەخنە هەبێ ڕەخنەوا دەکات لایەنی بەرامبەر ئەو کەم و کوڕیانە نەهێڵێت بۆیە ڕەخنە لە کۆمەڵ بژێرێت کارێکی ئاساییە هەتا ڕەخنەش بژێرێت کۆمەڵ پێ تۆکمەتر دەبێت بەو ڕەخنانە وای کردووە کۆمەڵ بەرە باڵا بکات و گەشە بکات. ئەم بەدەمەوهاتنەی چین و توێژەکان و لە هەموو ئاستەکان تا چەند ئەوە دەرەخات کە بەڕاستی کۆمەڵ خاوەنی توانایەکی مرۆیی باشە. ئەم بەدەمەوهاتنەی خەڵک کە ئێستا دەیبینین بە گەڕم و گوڕی و بەگەشاوی و بە دەم بەخەندەوا دەکەوە لەو خەڵکە دەخوێنرێتەوە کە کۆمەڵ خاوەنی جەماوەرێکی پڕشنگدارە و خەڵک ئەو کۆمەڵی دەوێت و لە ساڵی 90ەکان و 80ەکان و 2015 و 20 ئانە بە هاوکاری کۆمەڵی کردووە ئێستا دەیەوێت هەمان کاریگەری و هەمان نەفەسەوە بێتە پێشەوە کە ئێمە دەست بەداری کۆمەڵ نابین کۆمەڵ کۆرپەی خۆمانە و زیاتر گەشەی پێ دەکەین و زیاتر دەیلاوێنینەوە تا دەیگەینە دوا مەنزڵ. بەدڵنیاییەوە مێژووی هەر پارتێکی سیاسی پێویستی بەوە هەیە کە جاروبار بە بیر ئەندامەکانی و بە بیر جەماوەرەکەی و بە بیر کۆی گشتی خەڵک بهێنرێتەوە کە ئەم پارتە سیاسە لە شوێوە هاتۆ گەیشتۆتە شوێ چونکە ئەمە بە هەم ئەندامان هەم بەلایەنگران هەم جەماوەرە گشتەکە دەوترێت کە ئەم پارتە خاوەنی ئەو مێژوویەیە کە دەتوانێت داهاتووی بۆ سۆگەر بکرێت. مامۆستا دەبینی کە الحەمدوللا لایەنگرێکی زۆر هەواداری زۆری کۆمەڵی دادگەری لەم چالاکییا بەشدارن و وەسەدانی ئەم دیداریان کردو ئەم تەلاریان کردووە ئەمە نیشانەوەیە کۆمەڵ دادگەری خاوەنی توانایەکی مرۆیی باشە. بەدڵنیاییەوە ئەگەر چی لە ڕابردوو کۆمەڵ تووشی نشێویەک بووبی بەڵام بەدڵنیاییەوە کۆمەڵ خاوەنی توانایەکی مرۆیی لە بنەهاتووی زۆر فراوانە کە دەکرێت هەر ئەم توانە مرۆییە بەکار بهێنرێت ئیسtismار بکرێت لە پێناوی هەستانەوەیەکی زۆر گەورەتر و فراوانتر و باشتر لەوەی کە لە ڕابردوو بینراوە. کۆمەڵی دادگەری پێتان وایە زەڕوریەتەکەی چییە کە هەبێت بە نەبوونی چی بۆ شایەک دروستە بێت لە گۆڕپانی سیاسی؟ بەدڵنیاییەوە کۆمەڵی دادگەری وەکو پارتێکی سیاسی خاوەن ئەخلاقێکی بەرزی ئیسلامی زەرورەتێکی کۆمەلگەی کوردستانە بۆچی لەبەرەوەی ئەگەر پارتە سیاسەکانی تر بە سیاستێکی مکیاڤیلیانە ئیشێ بکەن بە سیاستێک کە تەنها بەرژەوەندیە تایبەتیەکان ببینن ئەو بەدڵنیاییەوە کۆمەڵ ئەو پارتەیە کە دەتوانێت بەرژەوەندەکانی کۆمەلگا بەرژەوەندەکانی خەڵک و بەرژەوەندەکان بەها بەرزەکانی کۆمەلگا لە پێش هەموو بەرژەوەندەکانی تردا بنێ و بەدڵنیاییەوە هیچ کاتێک بەرژەوەندە تاکە کەسیەکان بەرژەوەندی حزبیەکان نەبێتە ڕێگر لە بەردەم بەرژەوەندە گشتەکانی کۆمەلگا. سلام علیکم جا بەخێراتنی کەناڵی پێیان ئەەکەم بەڕاستی هۆمەڵ بەرە پێشەوە دەڕوا بەڕاستی ئەمە جێگەی شانازیە بۆ هەموو کێس من وعدم داوە یەکەم دەنگم کۆمەڵ دادگەری کوردستان زۆر سپاستان دەکەم. ئەم یۆبیلی زێڕی نییە بەڕاستی ئومێدەوارین ئینشاءڵڵا جارە کارێکی شاکار و کارێکی جوان بوو ئومێدەوارین ئەم یادەکە بەتایبەتی جەنابی ماساڵی باپیر زۆر قسەی بەرز و بەڕێز و ئاراسەی جوانی دا بۆ هەموو ئامادەبوارن بۆ هەموو خەڵکی کوردستان و وەشتەی بەڕاستی کۆمەڵە وشەیە زۆر زێڕین و جوانی باز کرد بێدەوار ئینشەڵڵا ئەمە بێتە وەرسەرخانێک ببێتە خاڵێکی گۆڕانکاری کە هەم خۆمان بگۆڕین و هەم بتوانین ساحەکە ئینشەڵڵا بەرە و زیاتر باشتر و چاکتر و زیاتر خزمەتی میلەت و هەموو ئەو کەناڵ و ئۆرگان و
و شتانی کە کۆمەڵ هەیەی ئینشاڵڵا ئەمە هەمووی دەبێتە مایەی زیاتر تازەبوونەوە گەشتبوونەوە زیادکردن و نماکردن و گۆڕانکاری وەرچەرخانی گەورەتر و هەم لە ناو خۆماندا و هەم لە ناو خەڵک و میلەت و میلەتی کوردستاندا ئینشاءڵڵا خۆی تاالە ئێمەش و هەموو خەڵکانی موسڵمان و ئیماندار و تێکۆشەر و دڵسۆز بکاتە مایی ئەمەی کە بێتە خزمەتکاری میلەتەکەی خزمەتکاری ئەم دینە خزمەتکاری قورئان و شەریعەتی ئیسلام و زیاتر ئینشاءڵڵا هەوڵ بدەین ئەخلاق و ئاکار و ڕەوشی بەرز و دادپەروەری و کۆمەڵاتیمان بە قووەت و بەێسر بێ ئینشاءڵڵا گرنگە بەشداریکردنمان لە دیداری هاوشێوە و ڕەخنە و سەرنجەکانمان بتوانین کۆمەڵی دادگەری بەرەو پێش بەرین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم الله وكو گرنجی بەشداری بوونمان لە بەرەو پێشچوونی کاروانی ئیسلامی و ڕابوونی ئیسلامی و گەڕانەوەی خەڵک لە بۆ دینەکەمان ئەوە ئیتر بەرەو پێشچوونمانە ئێمە چەندی لە دینەکەمان شارەزابین چەندی هەوڵ بدەین دینەکەمان لە ژیانی ڕۆژانەماندا بەرجەستە بکەین ئەوە بەرەو پێشچوونمانە و بەرەو سەرکەوتنمانە ئەوەی کە گوێبیستی بوون لە بەرنامەکەدا قسە و وتەی لایەنگران و ئەندامان و بەرپرسانی باڵای کۆمەڵی دادگەری بوو لەسەر مێژوو ڕابردووی حەزبەکەیان و هیوایان بۆ ئایندە و بە شێوەیەکی سەرکەوتوانە سوپاس بۆ دیدارەکەش بە پایان گەیشت تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاردەزایە ناکەم.